کارکردن عیب نییە ئەمە ناونیشانی ئەم جارەی پرۆگرامی گەنجانەمانە لەم بەرنامەیە ئێمە بە شێوەیەکی مەیدانی سەردانی ئەو گەنجانەکەین کە کاری خۆیانیان هەیە و پرسیاری ئەویان لێکەین تا چەند کارەکانیان خۆشەوێ و ڕێنمایی چیە بۆ گەنجانی تر بینەرمان بن. ساڵامی شاکی تقریبا 14 ساڵ ئایلە ساڵ سپاس دەکەم بەڕێز ساڵ بێ زۆر سپاس باشە تۆ تا چەند خۆشەویستیت هەیە بۆ ئەم کاری کە ئەیکەی کە 14 ساڵە و ئیش ئاگەی بڵێم ئەگەر لە سەدان نەوەتیە درۆنیە ئەنم حەز لە کاسبی خۆمە ینی بڵێن سەوزە فرۆشتن سەوزە ئەم ئیشەی خۆم بە تایبەتی سەوزەکە باشە ئەم سەوزانە خۆتان ئەیچێنن یان ئەیکڕی و ئینجای نایمە لە علوەی کڕی ئنجایری بۆ بازار باشە تۆ کارەکەی خۆتت خۆشە وایە ساڵانێکی زۆریش ئەو کار هاکەی تا چەند هیوات بە کارەکەت هەیە وەڵی هیواکە چۆن بڵێ هەمە بەس دیاریکراو نییە ئیشەکەی من ڕۆژانەیە تۆ ڕۆژانە ساعت چەند دەست پێکە ینی چەند لە ماڵەوە دەرەچی چەنەچی بۆ ئالۆ حەوت دەچم بۆ ئەلووە شتەکان چاکەم ساعت دوونی لێرە دایانی لە بازار لە هەفتەیەکە هەموو ڕۆژێ لە هەفتەکەی چۆن پێنجشەمان و شەمان ساعت 12 دایانی بازار تا چەند وەزعی باشی گوزەرانی بازار بوونی پارە ینی کاریگەریکی باشی لەسەر کارەکە هەیە خۆ ئەگەر چۆن بڵێ پارە هەبێت لە بازارەکە ئیشێمەش باشترە بێت ئەی خوات بەس فەرقەکە بووە مەجاری منم 6 دەستێک بازار کابرا و پاری پێنێ بای 5 ساڵە 3 دەستکە بە باشە لە داهاتووە بیری لەوە نەکردوەوە ئەم کارە گەورەترکێ یاخۆت حەز لێبێت ئیشەکە بگۆڕی هەر لەسەر ئەم بابەتە و بەڵام گەورەتریەکەی وانە سیوایەتیا بۆ چۆن لەم ئیش و ڕۆشت لەسەر لە علوای بخۆی قاتێکی کە ئیشەی گەورەتر کردووە لەسەر من زەلام مەزانم هەر وەکو منە میشەی کردووە لەسەر بخۆی خویاوەتە فەلاحی دەگەش لەگەڵ هەمان ئیشەکەشەکە وڵایەوە فکرێکی زۆر باشە بۆ تۆ شواناکەی ئەوەشی لەگەڵا بکەین خەم ناکرێت دەسە بۆ بە شوێنەکە دەبێت بە جملە بتوانیت یا ساف بکەیتەوە وەکو ئەلوە ڕۆژی چەند پایاکی لە میشە دیاری کراونی ناڵم سابت نییە ڕۆژ کەوتووە بە ڕۆژ کەوتووە بە ڕۆژ کەوتووە بەگیرفانی خەڵک کەوتووە بە تاشی وایە ئێمە هیوادارین کە ئیشەکە زیاتر و باشتر پەرە پێبێ وەگوتە کاری جوتیارەکەشی لەگەڵا بکەی ئەو نەبەرەوە وڵای فکرەیە وەکو دیمەن باسێکە کاری جوتیارەکە بکەی زانی لانیکەم شتێکیش بۆ خۆتە مێنێتەوە بە تەنیاش ناکرێت مانوو نەبی با بێمە ئێرەوە نە ئیشەڵڵا هەر لە دوورەوە زۆر سوپاس لە دوورەوانێ بە هاوار و هینەکە و بەڕاستی زۆر سەرنج ڕاکێشەی حەزمان کرد بین بۆلات پێم لە چەند ساڵم کاراکەی ئای لە 6 ساڵ وەڵی تر کەسابەت نەبوو لە ڕێگەی برادێک وتیۆرە ئیشی چایخانەکەی تر سوپاس بۆخوا لەو ڕۆژەوە دەستم پێکرەوە باشە هەمدووسەنا عیبی نییە لێ ڕازیت الحەمدولیلا سوپاس بۆخوا ئەنجا خەڵکێمە تۆزێ هەمووی خەفەتی کە ناوازار تاقەتی ئەبێ تۆزە بە لەبزوو کەلامێکی خۆش خەڵک ڕایژێ ئێمەش هەر لە دوورەوە سەرنج ڕاکێشە کاگەڵی چاکە بێ پێگەنی بە دەدۆ کابراڵە ئاخوم چی بێ تاقیکە بوو ئەو لەبزوو کەلامە خۆش و ئێمە ڕاکێشە تا چەند خۆشەویستی گرنگە لە ئیشا هەبێ ینی بۆڵا هەر ئیشی خۆشەویستیت بۆی نەبێ بە حاتی سەرکەوتو نابیت خۆشتەوە ئیش وڵا خۆری پیاڵەکەم لە مناڵەکانم چەندێک خۆش ئاینج ئەوە چونکە بۆ پارە پیاکەم باڵە بژێژیان لەسەر ئەو قۆرسپی ئەو کتی ڕەشەیە تا توانین بڵین کە لە ژیان تا پشتت بۆ بەستۆ بۆی کرد بەردەوام بی لە ئیش هەیە بەس بەڵام کەوتۆتە سەر مرۆڤ خۆی
ئەڵێ من تەماڵم ئیشم پێ ناگرێت ئەنا خی گەورە هەموو ئیشێکی دروست کرد بۆ ئەم مرۆڤ ئیشی کابی بەس بەڵام مرۆڤ خۆی تەماڵە و هەرخوا دایناوە لە ماڵە پارەی بەنی بیخواتەوە ئەی باشە چی بۆ گەنجاناڵی کە توانای کارکردنیان هەیە بەڵام تەنها شوێنێکی برزیانە گەنجی ئێستەما کەسەکەم بڵێتونەوە هەمووی گەنجی پۆبجی و تویتەر و فەیسبوک و ئەم شتانە لە ماڵە دانیشە دایە بمانی ئێمەوەنی بەخوا ئەمە گەنجی کۆنین کەسەکە نەمازایی ناو چییە؟ من زانای چاچی لە خزمەتە نازا بە زانە هەورامی قوربانێ بم. لەشت ساق بێ سەر و چاتان بۆ تێنەکەم والله ستاف طبعا زۆر بچووکیانەکەم بچووکیانەکەم ئەمڕۆ بین بە مشتری جەناب وڵا وەرە بۆ چا کەسەکەم ئەوەت ئەی خوانەوە بوو بە تۆ بوو بەرچ دیارە بەرنامەکە قسە بەڕست لە خزمەتی خاڵە ڕەفیقی ترشاتام ئایسە بۆ تێنم بۆیێ حەزەکەی چاکەکەم جار بۆ ئەو بەرە ئێمە مشکل بەسەرە و چاوانە لێران هاتم بۆ ئێرە ئەو تا خەریکە لە ڕۆژهەڵاتەوە هاتووی ئێران هاتم سەقس بەخێر ئێرە شەر وڵاتی دایکە باشە چەند ساڵە بە ئیشەکەی من وڵا لە تەمەنی حەو ساڵگی خۆمانەوە خەریکی ئیشەم کارم هەم دەستمە خوێند هەرم کاریشمە کرد لەش ساق بێ تا چەند گرنگت کە کارێکەکەی گەنجە کارێکەکە خۆشەویستی هەوێ بۆ کارە علاقەی بێ بۆ کارە وڵا من ئەوتەی خۆم کە هەم علاقەم بە ئیش بووە بە کارەکەم بووە لەبەرەوەی کە ناندەراوەری ماڵۆم مەجبورم بەو کارەکە یعنی تۆ بژێری ماڵۆکە باشە لەشت ساق بێ میوان هەمیشە سەرکەوتوی پێم بڵێ ئیشەکە و چۆنە باشە ڕۆژانە شتێک ئاسایە دەستکاریکەم تۆش بۆم باس کە بزانم ڕۆژانە چۆن یعنی دەستمایە شتێ بۆ مێنێتەوە وڵا ڕۆژی 15,000 دینارە مێنێتەوە 15,000 بەشەکە وانە هەرەوەڵا بەشەکە بەخوا بەجیاو ئەی باشە چی بۆ گەنجانەڵێ کە لەوانەیە هەتا خێزانەکەشی پێویستی بۆ بێکە و گەنجە بچێ ئیش بکە بەڵام لە ڕووی نایە هەموو ئیشە بکە وڵا لە دیدی خۆمە لە نظری خۆمەوە ئیشکردن عیب نییە بەس پیاوە شەهامەتی بێ لەسەر پای خۆی بوەستێت لەسەر پای خۆیان بوەستێت کار و کەسبی بکات ئیش بکات کە بتوانێت بۆ ئایندەی خۆی بۆ ئایندەی خۆی تۆ لە بەردەم مایکی بەرنامەی گەنجانی لە کوردستان 24 پەیامە چێ بۆ گەنجانی کە کات یان توانای کارکردن یان هەیە و ئیشیان پێ ئەوەیە کە دایک و باوک تا سەر بۆ ئەولاد نامێنێت ئەوەیە کە پیا خۆی ئەوەی ئەو گەنجانە کون لەسەر پای خۆیان نەبوەستن چون دایک و باوک لەسەر بۆ تا سەر بۆ کەس نابێت بخير بك بخير بك اخوان بخير بك اخوان بخير بك بخير بك کەمێک لە کات دەگرین بەرنامەی ئەم جاری گەنجانەمان تایبەت کردو بۆ گەنجانی کە تا ئێستا بواریان نەبووە قسەکانی خۆیان بگەێنن و ئەو گەنجانی کە پیشەیەکی خۆیانیان هەیە بۆیە تۆزێک لە کات دەگرین بخير بنا ئەمانە بزانین تا چەند ئیشەکەی خۆت خۆشەوێ والله بڵێم زۆر لێ رازی ماوەی چەندێکەوە ئیشاکەی والله تقریبا 11 بۆ 12 ساڵە قەت بووە مەسەلەن بڵێ حەزم لەم ئیشە نیە لی بێزار ببی نا هیچ کات باشە ئەو ئیشە باوکت لە پێش ئەو کارەیە کردوایی تۆش هاتیتە سەر ئەو کارە یان چۆن نا بەس خۆی تر لە لە تەمەێکی زۆر کەمەوە دەست پێ کردووە بۆ بەڵێ بەزی تر منیش خۆم خولیایەکی ئەو ئیشەمە بوو حەزم کرد فێری بۆم چ شتێ لەم ئیشا دڵخۆش دەکە کاتێ کارە ئەەکەی چییە زۆر مەقعی لێوەرەگری زانی چیە خۆی ئیشەکەی خۆم زۆرم خۆشێ اینجا دوای ئەوەش خەڵکی زۆریشم پێگەیانەوە لە ئیشەکەی خۆم آخر بۆچی خۆش دێ مەقعە لە چی ئیشەکە دەبینی کاتێسە بۆ نمونە قژی ئەم برادەرە بە کوردەکەی بڵێن ئەم خۆزیەکەی بەڵێ چی شتێکی ئەمە ئەم کارە دڵخۆش دەکات آخر ئیشەکەی من هەر خۆی لە خۆیان خەڵکەکە دڵخۆشەکە چکە ئیشێکی زۆر بە دڵسۆزانە بووە واتە لەبەرەوەی دڵی خەڵک خۆشەکەی خۆشت دڵخۆش بەڵێ بەتەئکید خۆی خۆزەکە دڵی خۆشە بەڵێ بەتەئکید وایە قەت نەبۆ شەرم بکەی بڵێ من ئیشەکەم نا ئەی باشە چیت هەیە بۆ ئەو گەنجانی کە لەوانەیە کارێک بێ ئەڵێن لە ڕوومان نایە بۆ نمونە ئەو کارە بکەین اینجا خۆی ئیش وەڵی بڵێم وەڵی ئینسان هەر بە ئیشەوە جوانە هەنی لە شەرمی بۆ چییە ئیشکردن نا واتە بەڕای تو هیچ کارێک نییە کە بڵێ گەنجێک ئەبێ شەرمکە لەوەی کە ئەو کارە ناوەڵە هیچ کارێک باش پێم بڵێ تا چەند گرینگە گەنجەکان ئەو کاری خۆیانیان خۆش بێ بۆی سەرکەوتمن چکە هەنێک گەنجمان هەیە کارێکەکە بەس لەبەر ئەوەی کە بڵێ مانگانە مەعاشێکی هەبێ ئەگی ناخۆی هیچ کارێکی خۆش ناوێ
تا چ ڕادەیە گرنگە کاری خۆتت خۆش بێ بۆی والله سەر بڵێم لە سەیاسە گرنگە ینی شەرعی بێ بکرێت هاي خۆشەویستی باشە خۆشەویستیەکە هەبێ بۆ باشە تۆ کە کارەکەی خۆت خۆشویستووە وای کردووە ینی هیچ داهێنانێ بکەیت لە کارەکە تا یان وا بکەی سەرنجی خەڵکێکی زیاتر بەلای خۆتان ڕێکێشی بە بەراورد بە بۆ نەوەستایەکی تری سەرتاش یان دەلا ئەو بەدەست خۆتە ینی خۆ هەتا چەند حەزە لە ئیشەکە بێت توانێ ئیشی جوات وەسڵای ژانخوا خۆتە بە بەخێر بێن سڵاو بەخێر بێن بێ ڕوخسەتی شاتین بەخێر بێن سەرچاو کوژانتەوە بەڵێ باش ئەمایکی بەرنامەی گەنجانەیە بەخێر بێن سەردانی و گەنجاناکەین کە خاوەن پیشن باشە ئەمانوێ بزانین کە تا چەند ئیشەکەی خۆیان خۆشەوێ بەڵێ تا چەند دڵسۆزن بۆ کارەکانیان بەڵێ وڵاهی بە نسبەت ئیش و کارەوە پێم وایە هەر کەسێک خاوەن پیشە بێ گەرماوەیەک لەگەڵ ئیشەکەی خۆی جوهدی کردی بێ ماندوو بوو بێ باشە خۆشەویستی بۆ ئیشەکەی زۆر زۆرە بێت ینی من ئێستا بە نسبەت خۆمەوە بۆ ئیشی درایکردین یا بڵین ئوتو زۆرم خۆشەوێ ناشتوانم دەستبەرداری بوو زۆر چاکە پێمان بڵێ هۆکاری ئەوەی کە ئەوەنە ئەو کاری خۆتت خۆشەوێ چییە؟ لەگەڵی ماندوو بووم زایدەن ئیشێکی پاک و تەمیزە بە حرمەتە سواز بۆ خوا ئەگەر بازار باش بێ مەسەلەن ئەگەر حکومەت بوجە دابین کاپارە بێتە ناو خەڵکەوەی یەکە لەو ئیشانەی کە دەرامەتێکی زۆر زۆر باشە دەیاتێ غیری ئەوەش خۆی زۆر پاک و ئەوەیە ینی بەردەوامەوەی کە دوکانی ئوتویە یا لە ناو دوکانی ئوتویشەکە خۆی هەمیشە ڕێک و پێکە جلەکانی نەخێر بەزم کارێک ئەگەر خۆشویستیت بۆ ئیشەکە بێ چۆن ئەزانین بۆ نمونە کەسێکی وەکو تۆ یان کەسێکە ئیشێکی هەیە خۆشویستی بۆ کارەکەی هەیە تۆ لای خۆ چۆن وێنای ئەو شتاکەی بە تەسەووری من دەرەنجامی ئیشەکەت یعنی هەڵسوکۆتی مشتری لەگەڵ تۆ تێڕوانی مشتری بۆ خاوەن دوکانەکە یا بۆ شوێنی کارەکە ئەوە دەرەخا کە تۆ دڵسۆزیت بۆ ئیشەکەت یان ئەمە ئێستا بۆ خۆم کە دەسم لە دوکانەکەم نابێتەوە سپاس بۆ خوارد ماوەی 4 ساڵ ئەم دوکانەمان داناوە هیچ کەسێک تەنها گلەیەکیشی لێ نەکردووی بەهێدیعین لە هیچ ڕوویەکە لە ڕووی کاتەوە لە ڕووی ئوتوکردنەوە لە ڕووی پاکردنەوەی جلو بەرگەکانیانەوە یان هەر شتێکی تر بێ ئیتر وات لەیەک مەسەن کە خەڵک لێت ڕازیە خۆشەویستی بۆ ئیشەکەی خۆت دروست دەبێ ئەوەی تۆ باسی ئەوەت کرد کە بێرە و ماندوو بووی بۆیە کارەکەی خۆتت خۆشەوێ باشە چه هۆکارێکی تر هەیە وا لە گەنج بکە کارەکەی خۆی خۆش بێ بۆ نمونە خاوەن کارەکەی باش بێ لەگەڵیا یاخۆت ئۆفەری باشی بدەنێ یاخۆت ڕێزی لێ بگرن چی واکە لە گەنج کە کارەکەی خۆی خۆش بێ خۆی لە ئەمڕۆیە کەسانی وەکو من تەسەووڕەکەم تۆزێک دەگمەن بن چونکە من بەبێ بەرامبەر ئێستا حالێن ئیشەکەم چونکە بودجێت خەڵک پارەی مەسەن گیرفانیان بەو شێوازە نییە ئیش و کاریش بەو جۆرە دەرامەتێکە نایەتێکە لێ ڕازی بەبێ بەرامبەر ئیشەکەم هەر چاوەڕێم خەڵک پارە بێتەوە گیرفانی و هیوام لەسەر دوکانەکەی خۆمەڵچنیوە چونکە دڵنیام ئەگەر خەڵک پارەی پێبێ ئیشەکەی منێکێکە لە ئیشە زۆر باشەکانی ناوشە بەرنامەی گەنجانەی بەرنامەی ئەم جارمان تایبەت کردو بۆ گەنجانی کە خەریکن کاسبی خۆیانەکەن ئیشکاری بێنە با من مایکەکە بۆ بگرم باش حەزمان کرد تۆزە لە کاتت بگرین تۆ لە کێک و ئەم کاراکێک تا چەند خۆشەویستی هەیە بۆ کارەکەت باسی لەوشتانە هەڵی لەکەیەوە کارەکەم دەوری 4 ساڵ 5 ساڵە بە ئیشەکەم هیچ وڵا خۆشەویستی بوو ئیشەکەم هیچ نیە بۆچی خۆشەویستی بۆی نییە؟ وڵای خۆشەویستی بۆی نیە چونکە ئیسفادەیەکی وای نە ئیشەکەی ژیانی خۆی پێ بڕێوە ناچێت چەند ساڵە هەر ئەمی شاکەی پێشتر ئیش نەکردووە پێشتر خوێندنم کردووە بەڵێ باشە ئەی هەوڵ نەداوە ئەم کارە لەوان لە بەرکە باسی لەواکەی کە سوودی نییە بیگۆڕی کارێکی ترپی کە زیاتر سوودی هەبێت ئەی چونکە بەوەی خوێندنەوە من خوێندنیشم کردو ئیشیشم کردووە بۆ ئەوە نەمگۆڕیوە ئێستا ئێمە کۆمەڵی گەنجی ترمان وەرگر کە لەوانەیە دەرامەتەکەیان ئەوەنە باش نەبوو بەڵام خۆشەویستێکی زۆریان هەبوو بۆ کارەکەیان منیش خۆشەویستێکم نیە وەڵا هیچ خۆشەویستێکم بوو یعنی تۆ کارەکە بەس بۆ بژێویەکەی یا ئەڵی بەدەست بەتاڵ نەبم ڕۆژ وەڵا بەس بۆ دەست بەتاڵ بوون پێ خۆشە مەکتەب بکەم من پێت خۆش نەبێ ئیش بکەیت من تاکو پۆلی 12 خوێندووە پۆلی 12 وازێنەوە بۆ وازێنە پێم تاوان نەکرا
کەزانیم نابم بە هیچ شتێک کەزانام هیچ ئیسفادەیەکی نییە ئەخە دە زۆر کەسیش خوێندوێتی و ئێستا بووە بە شتێکی زۆر کەس نییە ئەی باشە پێم بڵ ئێستا کاتی خورمایە ئەی کە کاتی خورمانەوێت چ کارێکی ترە هەر فەرق ناکە هەر میوەیەکی تر بێت ئەبێت میوایە دە من باشە من لە 2005 باشە وەکو چۆن ئێستا کە پێشکەشکارم و کارەکەی خۆمم خۆشەوێ لە 2005 ئیشم چیمەنتۆ داگرتن بوو چیمەنتۆی گەرم باشە چۆن ئێستا شانازی بەم ئیشەمەوەکەم ئاوا شانازی بۆ ئیشی پێشترمەوەکەم نامن بۆ شانازی بۆ خۆشیشم ویستووە خۆشم ناوێت واتە تۆ بەس خۆشە ناوێت تۆ کێشت نییە لەگەڵ ئیشەکە هیچ ئەی چی بۆ گەنجانە ئەڵێ کە شانازی ناکەم بە کارەکەیان وڵاوە شتێکی خەڵەتە هەر شانازیان بە هەر ئیشێک وەنەکە یەکسە واسی لێدەن بەڵام من ئەوەیە حەزم لە ئیشەکەی خۆم نیە حەزم لەم ئیشە نییە زۆری شما وەڵاوە بیگۆڕی سڵاو لێبێ ئەم کاتەوە باش چۆنیت باشی بەزام خەریکی ئیش وشتی واوبی خۆ لە کاتمان تۆزە لە نەگەشتی کاتێکری والله قسمتها چەند ساڵم کاراکەی والله 5 سال 5 ساڵ کاتە مناو بووی کە دەست بەم کارە کردووە والله لەگەڵ کیا دەست پێ کرد قلب باوكما لەگەڵ باوکە تەمەەن درێژ بووی چەندێک ئەم ئیشت خۆشەیە کارەکەی خۆت خۆشە والله خوش بو تا چەند والله سايا بانجي سایا پەنجا بۆ پەنجاکەی تر خۆشە ناوێ والله تو زي شي قرصه قورسە یعنی ئیشی گوڵ قورسە والله بۆچی خزمەتیان زۆرەوێ والله ئەخە تۆ لە 150 خۆش یانە 150 حەزی لێنی لسا بانجا والله زوري حزم لي شغلي لە 150 حەزی لێنی بەڵام ئیشەکەت خۆش ئەوێ باس لەوەیە کە کارەکەی وەکو قورسایی و ئەوەی کە ڕۆژانە بیت و ئاوی بێت تۆزە لە مای کێشە دە زۆر ئەویان کێشە نییە چکە هەموو ئیشێک مادوو والله تا چەند خۆشەویستیت هەیە بۆ کارەکەت وڵی من زۆر خۆشەویستی بۆ هەیە لەبەرەوەی هەرچیم هەیە بنیاتم ناوە هەر بە پیشەکرد هەر بەمە ڕۆژانە چەند کاتژمێر سەرقاڵی ئەم کارابی تقریبا 6 بۆ 7 ساعت 6 بۆ 7 ساعت توانیت ینی بژێوی ژیانی خۆت وڵی تقریبا تا ڕادەیەکتر ڕۆژی وایە کەمتر ئەبێ ڕۆژ وای زیاتر ئاوە باشە هیچ کات کارەکەت نەبووە بۆی ئەوەی کە شرم بکەیت لەوەی کە ئەم کارەکەی نا زۆر لەوانەیە زۆر گەنجمان هەبێت ئەڵێ خوێندنەکەم تاوا کردو یاخود لەوانەیە خوێندنیشی تاوا نەکرد بێڵێ لە ئەو نایە پیشە نا بەعکسەوە بالعکس مادام بە ڕەنجە شاری خۆم پایەکەم زۆر مرتاحم باشە چی بۆ گەنجانە ئەڵێ هیوادارم و گەنجانی کە هاڵن ئیش نییە و کار نییە هیوادارم بگەڕمە دوای کارە کار زۆرە بەڵام هەندێک هەن خۆیان نایکەن ئیسانە بێت بڕای بە ئیشەکەی خۆی هەبێت بڕای بە دەست و بازووی خۆی هەبێت ئینسانە بێت بە توانای خۆی پارە پیاکات ئێستا هەنێک گەنجمانەیە بڕوانامەیان تەواو کردووە لانی کەم گلەیەکەن لەم لاو لەولا ئەڵێن پێویستمان بە دامەزراندنە ئەمانەیە دامەزرێ ئێستا تۆ گە لە نێوان دامەزران و ئیشەکە تا کامیان هەڵەبژێری بەڕای من ئەوانی کە خوێندکارن با بڵێن کە ئاخوێنن لە پشتی ئەوەشەوە ئەگەر بتوانن لەو مدەی کە ئاخوێنن پیشەیەک بۆ خۆیان بنیاد نێن لەبەری تا ئەو کاتی بڕوانامەکە بەدەستێن و لە شوێنێک دامەزرێن بە بازووی خۆیان پارە پیاکەن زۆر باشترە بێ ئەتایبەتی بۆ وڵاتی ئێوە باشە خۆشەویستی لە کارات تا چەند گرنگە بۆ گەنج زۆر گرنگە لەبەری تۆ خۆشەویست نەبێ بۆ کار ناتوانانی کارپی ناتوانانی کاتی بۆ ناتوانانی کاتی بۆ تەرخاکی بەدڵنیایە و بێگومان دەهیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازیین بە گونکەکانە ببڕە بە زیاتر لە کاتان نەگرین ئاسایە تۆزە لە کاتە بگرین ئەم کارە ئەەکەی کارەکە و چیەوە ئەمە درعی موبایلە درعی موبایل ماوەی چەندێکم نیشانەکەی والله شەو مانگەڕێ 6 ئەی پێشتر کاری تر دەکرد هیچی ناکەم ئەی چۆن دەست بەم کارەکە والله هیچی بکەم بێ ئیشی حەزی لە ئیشەکەتە مارە والله باشە توانیوەتی بژێوی ژیانە بۆ پیابکە و جێ شتێکە بۆ لێتر بگرێتەوە باشترە باشە تا چەند خۆش دەوێ و ئیشە والله تر هەموو کەسێک ئیشی خۆی خۆشە باشە تو ئێستا لە بەردەم مایکی بەرنامەی گەنجانی لە کورسان 24 پەیامە چێ بۆ گەنجانی کە کار ناکەن یان
ئەتوانن کارێ بکەن و بۆ نمونە ناجوڵاون بۆ ئەیشکێنی کاگە والله تێر بڵێن بۆ دیعاوشە گیان ئەو وتم تۆسە لە بەردەم مایکی بەرنامەی گەنجانی کوردستان 24 پەیامت چی بۆ گەنجانی کە لە توانانە هەیە وەکو تۆ کار بکەن و کار ناکەن چاوەڵی هەر کەسە و ژیانی خۆیەتی ئیشەکە یاننا بەڵام ئیتر باش نەبوونی هەر باشترێ ئیشەکە هەربیکەی باشترە ئەی چێڵی بۆ گەنجانی کە کارێکەکەن بەڵام خۆشەویستیان بۆ کارەکەی نییە وڵایتر ئەوە ئەکەوێتەوە سەر ئیشی خۆیان ئەکەوێتەوە سەر شخصی خۆی ئەخر ئەزانم بەڵام تۆ ئەگەر هیچ خۆشەویستێکت بۆم ئیشە نەبێت چۆن نەتوانی بەردەوامی بکەی لای هەر کەسە و ژیانی خۆیەتی جا هەموو شتێکیش جیاوازە دەستە خۆش یان دەستە خۆش بەس پێم بڵێ ئەو تەقەتەقە چیەوە ڕێکلامی بۆکی کارەکە ناشکێ باڵە هەر ڕێکلامێکەوە بەس دەستە خۆش بێ بەهێوای سەرکەوتن زۆر سپاس زۆر سپاس سڵاومانونەبی بوون تۆزێ جێمانە بێتەوە ئێدە بورە بۆ شتەکان دانانیت بۆی قسە بکەیت چەندێکە بێم ئیشاکەی 4 ساڵە 4 ساڵ بەشتە ساڵ بێ ئەی تا چەند کارەکەی خۆتە خۆشەوێ زۆر ڕۆژانە ساعت چەند بۆ چەند گەری تقریبا 9 بۆ 6 5 کاتێکی زۆر لێ بە چۆنە ئەو خۆشەویستێت بۆ کارەکەت دروست زۆرم حەز لە ئیشکردنە یعنی لەوە خۆشترەکە لە ماڵەوە دانیش چی بۆ کچانە ئەڵێ کە لە توانایانە هەیە کار بکەن یان بۆ نەخێزانەکەشان ڕێگەیان پێیان بەڵام خۆیان حەز ناگەن کار بکەن طبعا کارکردن زۆر خۆشە طبعا هەموو کەس لە ماڵەوە پشگیریەکرێ هاوکاریەکرێ لەلایەنی مادیەوە باشە بەڵام پاری خۆ بێ زۆر خۆشترە طبعا ئەو تو کاتە مرتاحتریت باشە تا چەند گرینگە ئەو گەنجەکانمان کە کارەکەن خۆشەویستیان بۆ ئەو کاریان هەبێت طبعا ئەکسەریەتی ئەو کەسانی کە کارەکەن یەک بێویژدانانە کارەکەن چکە گرنگی تەواو بە کارەکان نیان تەنها بۆ بێتاقەتی لە ماڵەوەێنە دەرەوەڵەن با بێتاقەتێکمان دەرچێ لە 185 بۆنەوەی ئەو کچانی کە ئیشەکان نازانم زۆرتر لە کچ ئەناسم کە ئیشکا بۆواڵن لە 185 بۆنەوەی ئەو کچانە ئیشەکان تەنها بەس بۆ ئەو ئیشەکەن لە ماڵەوە بێنە دەرەوە بێتاقەتیان دەرچێ کەسی وایان لێکە کە دڵسۆزیان بۆ کارەکەیان دەبێت ناڵم بێویژدانن ئەنە تۆ بە ویژدانەوە ئیشکەی تەبعاً کارەکەی خۆشەوێت و گرنگ زیاتر لەو گرنگە بێت باشە تۆ بە حکومی کە لە بواری مەیکەپ و ئەو شتانای شکلوانیە بابەتی جوانکاری واژلی کارەکەم خۆشەوێت تا چەند بەهۆی خۆشەویستیەکەتەوەوانێ وای کردووە کە شارەزایەکی باش پێیا بکەیت لە بابەتی جوانکاری و کرێمات و نازانم شتان تەبعاً تۆ لە کارەکە زۆر شارەزانە بی ناتوانانی فرۆشیش بکەیت و ئێستا منوام لە تۆ ینی زۆر هاوکاری کچەکەم جارە پرسیارم لێکەن ئەو کرێمە بۆ چ پێستێک باشە ینی زۆر هاوکاریشانەکەم کارە بکەی ئەو زانیاریانت هەبوو؟ نا تەنها لە ڕێی کارەکەم ئەو زانیاریەکانم وەرگرتووە و زۆر کەسیشەم کاراکە و زانیاریشی نییە بەڵام من بە حکمیەوەی کە زۆر کارەکەم خۆشێت و ورد بوومەتەوە لێوەی لە کارەکە و ڕازی بوویت و ئەژبێ هەموو گەنجان پشت بە خۆیان ببەستن وانە پێم بڵێن لەو بڕپارەی کەمانیانە پێیەکەی لێ ڕازیت باشە لێ ڕازیم زۆری باشە ئەی هاوکاری ماڵەوەکەمان چەند ساڵیان بەخێو کردووە هاوکاری نەک هەر بڵێم هاوکاری ماڵی شەوەکەم ئەتوانم بڵێم هاوکاری کەسی کەشەکەم چەند لە ئیشەکە و ڕازی بەڵا زۆر لێ ڕازی خۆش دەوێ باشە خوێندنوشتە تاو کردووە ناوەڵە بۆ بژێوی چۆنە باشە تا چەند ئەو خۆشەویستیەی کە هاتە بۆ کارەکە وای لێ کردووی کە بەردەوامی وڵایەتر بژێوی ژیانم لەسەرەوەی ینی هاوکاری مەگە لە هەر شتا ینی شتێکە بۆ مێنێت هاتوانی ژیانی خۆتی پێ وانە زۆر باش خۆشەویستی هەیە بۆ ئیشەکە خۆشە ئیشەکەمان خۆشە شوێنەکەی خۆشە کەسانێکی باژێنە لامان ئیتر باشە یعنی جارە تازەشین جارە باشە تا چەند خانمان نەب ساڵانەی دوایی یا دەستیان کردووە بە ئیشکردن ئەوەندەی کە تێبینیکەن ڕێژەکەتان بەدڵە
وەکو خۆتان بەڵێ زۆر باشە یعنی بۆچی خانمان زیاتر لە ماڵەوە بن و پیاوەکان هەوڵ بن یعنی زیاتر لە ماڵەوە بن باشە هەنێ خانممان هەیە پێی ئەیبە لە هەموو شوێنێک کاریش بکات بۆچی ئەیبە هیچ عیب نییە هیچ ئیشێک عیب نییە ئەوە عیبە کە چاوەڕێ دەستی کەسێکی تر بکەیت ئەوە عیب نییە کە خۆت پارەیەک بۆ خۆت پێیا بکەیت خوێندنوشتان تاو کردووە چۆتان تاو کردووە شەشمان تاو کردووە بەردەوام نین بۆچی بەردەوام دەرەجەکانمان زۆر نییە بە تەمای ئینشاڵڵا ئەم ساڵ بۆ ساڵی داهاتوو بەڵێ بۆ شوێنی باشتر زۆر وەربگرن کە حەستان باش نەسیحەتان بۆ خانمانە چیە کە لەوانەیە بتوانن ئاش حەزکەن کار بکەن بەڵام دەرفەتیان نەبێت چزانم من ئەواڵێم ئەگەر خانمان هۆکاری کە نەهاتنە دەرەوەیان خێزانەکانیانە تکایە ئەوانیش با هەوڵ بن بێنە دەرەوانێ بۆ خۆیان هەنێک چاویانەکرێتەوە بۆ تا بمێنین ئێمە هەر وڵاتێکی دواکەوتوو بین بەڵام بە ئافرەتەکانیشمان بێتە دەرە من حەزەکەم بجوڵین ئەم ئیشی دوکان نا ئیشی تر بکەین زیاتر و زیاتر ئیش لە بەردەم مایکی بەرنامەی گەنجانە لە کوردستان 24 کە بەڵام هەوڵە نەداوە بۆ نمونە کچێکی هاوڕێت هەبێ لە توانای ئەوەی هەبێ کار بکە بەڵام بۆ خێزانەکەی نەهێشت ئەوە چوێتن بۆ لای خێزانەکە دیمە نەگەر حەزەکەم ئەو وەڵام باتەکەی بۆ بگری بێ زەحمەت قەت نەچوو بۆ لای خێزانێک کە دایک و باوکی ێزانی بۆ نمونە ناهێڵێ ئەو کچێک ئیشکا قسەیان لەگەڵاکەی قەنەعەتیان پێی بووی کە هاوڕێکە و ئیشکات باڵێ هاوڕێم هەبڵەوە بۆ منیش ماڵەوەیان نەهێشتووە ینی سەبەب هۆکاریم لێ پرسیەوە بۆچی نەهێشتووە بۆمان ڕوون کردوەوە شتەکە زۆر تەبعی بۆ تۆ لە ینی پێویستە شتەکانیان بۆ قەنەعەتان بە خێزانەکەی کردووە ئەی باشە چی بۆ گەنجاناڵێن کە توانایان هەیە و ماڵەوەش لەوانەیە هیچ کێشێکیان نەبێت لەگەڵ کارکردنیان بەڵام خۆیان حەزیان لە کارکردن ئەبێ بیکەن بۆچی نیکەن ینی تاکەی چاوەڕێی دەستی کەسی کە ئەکەن ئەبێ خۆیان هەوڵ بخۆیان بن لەسەر قاچی خۆیان بۆستن هەموو کەسێک ئەوە لەسەر پێویستە دەشتان ساغ بێ و دەستان خۆش بێت بەنیواین کە سەرکەوتوو بن و بازاتر لە کاتان کاتێکی خۆش ئەمە چی فرۆشی؟ ئەو مەساجی سەرە بۆ مەساجی سەر و بۆ دەماری سەر و بۆ سەرێشەوەی تر استراحەتێکە بۆ سەر ینی بەڕاستی سپادی لەیەکەی ئەگە سەر بێشێ چۆن شتێک سەرنج ڕاکێشە ئەمە چەند سەعات ڕۆژانەی شەکەی وەڵا ڕۆژانەی تر بەیانە دێنە دەرەوە تا نێوەڕۆنی وەڕاچینەوە بۆ ماڵەوە تای تر بۆ ئەخوێنی شیترەکەی ناخوێن ئینتیزاماتی ترە نییە؟ ئینتیزاماتی تر هەرە پیشاکەی بەزەویش ئەی باشە تا چەند ئیشەکەی خۆت خۆشەوە ئەم ئیشە ئیشەکەی خۆم وەڵا جایتر هەر ئیشێک بکەی دەبێ خۆشت بێت چونکە تۆی تر دەرامەد و کاسپێکی خۆت ئەوەیە دەبێت هەچی بیکەی دەبێ ئەوە ژیانی تۆ دابین بژێوی ژیانە دابینەکە یعنی زۆر زۆر ینی بەس بەشی ڕۆژانە بەشی ڕۆژانە بەس شتێک نییە کە بڵێ پاشە گەوتی لێ ئەی چیت هەیە بۆ ئەو گەنجانەی کە هەنێکات لە ڕویان نای هەموو ئیشەکەن توانای ئیشکردنیان هەیە و بەڵام ناکەن هەموو گەنجێگانی ناتوانێت چونکە هەندێک پێ عیبە ئەڵێ ئیشکردن نازانم چۆنەوە هەندێکیشی پێ ناکرێت بەس لە ئێستادا دەبێت هەموو ئیشێک بکەیت چونکە ئەگەر نەیکەی دەبێت ناوەڵە باش ئەوڵە نەداوە کە کارەکە مەسەرەن بگۆڕ یاخود پیشەیەکی تر بکەی کارەکە کاری باشترە بە من کاسبی یەکەم ئەگەر کاری باشترە هەر کارێکە بێ عنی بژێوی ژیانە دابین کاتۆیکی وانێ زۆر باش ئەی باشە پەیامت چیە بۆ گەنجانی کە توانایان هەیە و ئیش ناکەن چیان پێ ئەڵێ وڵات دایترە و گەنجانە دەبێت پشتیان بە ماڵەوە گەرم بێ کە بڵێ پشتیان گەرمە چونکە بۆیە کاسبی ناکەن دێنە ئەگەر کەسێک پێویستی پێ هەبێ و ئەگەر ینی کەم و کورتیە بێ لە ژیانیان هەموو کاسبیەکە بە زەوانێک کە کاسبی ناکات لە ماڵەوە پشتیان بە باوکیان گەرمە باش زیاتر کاتی تۆ نەگرین ئەمزان ئەم برادەرەش ئێسینە خزمەتێ لەشە ساغ بێ لە خزمەتان هیوادارم سەرکەوتوبی چۆنی من نەیبێ کار دەفرۆشی لە زۆر باشە پێم لە ڕۆژانە چەند سەعاتیتە بازار ئیشەکەی وەڵای لە بەیانیەوە لە بەیانیەوە چەنە ڕۆیتەوە ئێوارێک سعات چار بژێوی ژیانە دابینەکە بەخوای تاڕادەیەک ینی زۆر نا چە ساڵە ئیشەکەی کاسبیەکەی بەخوای ماوەکی کەمە بەخۆم خەریتم بەێ ڕۆژنامە نووسی بەس لەبەر نەبوونی تاعینات و شتیوە نەمتوانە
یعنی چاوەڕێی حکوومەت نەکردووە و خۆت ئەتێ پێش بە خۆت ببەست. ئەی چ بۆ گەنجاناڵێک کە وەکو تۆ تەواویان کردووە بەڵام دانیشتون و هەر چاوەڕێی دامەزران بەخوای دەرم ئەگەر پێیان بکرێت چاوەڕێی دامەزران نەکەن ئارێوە بۆ خۆیان هەوڵێکی بدەن ئەگەر داژمەزران ئەو باشتریش ئیشەکەی خۆتە خۆشەوە ئارێوەڵە ئەی چی وای لێ کردویتەوە ئیشە خۆش بێ ئەوەڵڵاهی هەر بۆ خۆ ناتوانم لە ماریدا بنیشم بەڕاستی دەشت ساغ بێ سەرکەوتوی با زیاتر لە کاتە نەگرین زۆ سپاس حاجی پێمە خۆشە لێراوەستابی دوسێ پرسیارە لێ بکەین لەگەڵ هاوکارەکە ماوەکو هاوڵاتیەک پێم بڵێ ئەم گەنجانی کە ئێستا ئەیانبینی و کارەکەن جێگای دڵخۆشی تۆن کە ئەیانبینی ڕێژەکەیان زۆرە یعنی ئەوەنەی کە گەنجە بینی لە دەرەوە لە بازارڕ و بە بەراورد بە ناو بازار لە شوێنی ترە ئەبینی بەتوانین بڵین گەنجانمان کاسبن گەنجانمان کاسبن و هەموو ئینسانێکی پێویستی بە ئیش و بەکار هەیە و هەر کەسێکن ئیش نەکا بەڕاستی بەدوای ئیشەوە نەبێ یا دامەزراندن نەبێ ئەو ئینسانە ژیانی بۆ ناکرێنی لەوانەیە تووشی نەخۆشی نەفسی ببێت لە ماڵەوە تووشی کارەساتی کە ببێت دەست بە یعنی کارکردن باشە کارکردن ینی هەم مەشغوڵیەتە باشە هەم شتێکی کە بەدەستی دێنی ئەتوانێت جوابی بڕێک لە نیازەکانی ژیانت بدات ئەی باشە مامە تۆ کە گەنجیش بووی ئیشت کردووە چی بۆ گەنجاناڵی کە لە ڕویان نایە هەموو ئیشێک بکەن بۆ توانای کارکردن شەرمەکەن ئەڵێن ئیش ناکەین بەڕاستی ئیشکردن هیچ شەرمێکی تیان نییە من بۆ خۆم شتێکم لە ژیانی خۆمان داناوە تەنانە دەگەر لەسەر ئەو زادەیە هەشتێکی بفرۆشم یا ئیشێکم بە فکری خۆمەڵم من کەم ئیشاکەم یەکەم مێشک و مەشغوڵە بە ئیشەکەەوە بیرکردنەوە بیری دەشتهای داواز ناکەمەوە بەلای ئیشایەکی خراپە ناڕۆی بەلای مەشغوڵی ئیشەکەی و یەک مەشغوڵیەکە دوو ئەگەر ئیسفادەی مادیش نەکەی چوار نەفرت بینی ئەڵە فڵانە کەس لێ مەشغوڵە پایان نەکردبێ هەر جێ خۆشحاڵ بەلای منەوە ئەی ئەو گەنجانە کە ئیشەکەن تا چەند گرنگە کە خۆشەویستیان بۆ ئیشە هەبێ ئەو ئیشیان خۆش بوێ بەڕاستی هەر ئیشەکە ئینسان بۆ خۆی بیکە یارە علاقەی پێی بووە بیری دەکردەوە دەستی داوەتەوە ئیشە هەر ئیشێکیش کە بیکەی ئەبێ ئیشەکەت خۆش بوێ و نەک ئیشەکە جێگای ئیشەکەیشت خۆش بوێ و ئەو مەکانێکی کە لێی بتوانی تەنانە دەگە بۆت بکرێت مێژگەرەیەکی فرە نەدەیە سەر لە کۆتاییە زۆر لە کاتی ناگرین بەس ئەوە پێم بڵێ بە بەراورد بە جاران ژینگەی کارکردنی ئێستا زیاتر یا زیاتریان کەمترێ ینی دەرفەتی کارکردن بۆ گەنجان زۆریان کەم بە بەراورد بەو کاتی کە جەنابە گەنج بووی وەڵاهی ئێستا بڵێ ئیش هەیە چەند گرنگ ئەوانی کە ئەخوێنن لە لاوە کوتۆ بۆ نمونە ئیشێکیش بکەن وڵا ئەگەر بژێی ژیان بتوانی دابینیکەی بۆ خۆ بتوانی جامعەکەی پێ بەڕێوەبەری زۆر باش مرتاحی بۆ بژێ و ژیانی کە خۆت زۆر کەواتە ئێستا تۆ توانی ژیانی خوێندنت بە پای خۆت بەڕێوە واوە چه هەستێکە زۆر زۆر خۆش باشە چی تێ بۆ ئافرەتانی کە خێزانەکەیان لەوانەیە بێڵن کە کار بکە و لە توانیان شێ هەبێت کە کار بکە بەڵام کار ناکە وڵا من پێیان ئەڵم لێرەوە بتوان هەڵ بن کارە بدۆزنەوە بخوێن کارکەن بۆی چکە خۆ پارێ بە خۆ بەدەستبێنی هەستێک ئاخر دوو ئیسفادە و شتێک بڵێ بۆی کە ئەگەر بینە ئێستا بۆ نمونە جوێی لە قسەکانی تۆ بزانێت تۆ چ سوودێکە بینیوە لانیکەم تەمایک بیگرێ ئەویش بچێ بە دوای کارێکان بکە وڵا زۆر باشە ئێستا تۆ پێشتر ئەگەر داوە لە ماڵەوە کردوێ بۆی پارۆڤنی ئەستا خۆ توانی پارەی خۆ بەدەست بێن ئەمە مایکی بەرنامەی گەنجانەیە باشە لە کوردستان 24 و گەنجانە بەسەرەکەینەوە کە کارێکەکان بزانین تا چەند کارەکان خۆشەوێ تا چەند لێ ڕازین تێگەی لێ ڕازی بوون چییە مەجبوریە شێ چۆن مەجبوریە دامەزراندن نیە دەوەکە تەواو بکەی داوام تەواوکەی باشە مەکتەب چێنە تەواو کردەوە وەڵا زانکۆم تەواو کرد زانکۆ تەواو کرد و دوای دەست بەم کارە کرد سەرکەوتووە خۆرە تاواکە تا چەند خۆت گرنگیە دەی بە ئیشەکە بۆی بەرەو پێشی ببێ وەڵی تر ناڵم وەکو مەجبوری بۆ پێداویستەکانی ڕۆژانەوە دابین پێشتر کارە کردووە تەلەبە بوونەوە بەس تەلەبە کارە نەکردووە هیچ دەستمای شت بۆ مێنێتەوەە ڕۆژانە بەخوا باشە بەشی ڕۆژانەکەی خۆ دەکات باشە ئێستا لە سەتا چەند خۆش دەوێ ئیشەکە چکە خۆشەویستی گرنگە بەڕاستی لە ئیشەکەی وڵا هەموو کەس ئەو ئیشێکی کات بێ خۆشەویستی بۆی دەبێت یعنی قەت نەبووە بە بەراورد بە ئیشێکی تر بڵێم ئیشەی مخراپەیان بەنەوەیەک وڵی تا ئێستا
چی بۆ گەنجاناڵی کە مەسەرەن کاتیان هەیە و کار ناکەن وڵی خۆ بە ئیشی کارێکی خراپ بەسەرێکێشە بۆ ئیشی خراپتر لە بەس ئەگەر نەش بێ هەر نەبێت ئەی باشە چی بۆ گەنجاناڵی کە وەکو خۆت خوێندن تەواوەکەن بەڵام هەر چاوەڕێدا مەزرانکردنەکەن یاخود چاوەڕێ ئەوواکەن لە شوێنێکی گەورەیادا بن وڵی خۆ حکوومەتیش بەپی توانای خۆی طبعاً هەلی دابین کردوە بۆ ئیش و کار بۆ کەس بەسی تر هەموو کەسێکیش نابێت چاوەڕێی دەستی حکوومەت بێ خوا قوتێ با چۆنی بانوو نەبی عیبینی وەڵا لەخوا بەسیاوێ وەڵاهی ڕۆژی 12 ساعت 13 ساعت ئەوە سپاس دەکەم خۆ ڕازی زۆر لێ تاسم عیبیتیان خۆش دەوێ ئای چۆن کەسێکی خۆی خۆش نەوێ لە دوورەوە هاتین ماشەڵڵا هەر هاوارتە کرد و ئەرە وەڵا کۆمەڵە شتی کۆمیدی جوانتەوە سەرڕاکێش ڕاست دەکەی ئەمە بەردەوام ئەمە ئیشتە بەردەوام هەموو ڕۆژە باشە تو هەموو ڕۆژێک ئەو وزەیە و هەیە هەموو ڕۆژە بەڵێ ئەو وزەیە لە چی وەرەگری وەڵاهی بڵێم چی لەو خوا لە سەوزەوە سەوزە زۆر بەکارێنە سەوزە زۆرە ئەمە ڕێکلام نییە بۆ ئیشەکە نەوەڵا پێم بڵێت خوێندنوشتە تەواو کردو تۆ نە تەواو نەکرد نەوەڵا چەند ساڵ ئێستاش بەردەوامم بڵێ لە خوێندن لە تەمەنی چەند ساڵیەوە خەریکێ میشی لە 12 ساڵی شەکەم لە 12 ساڵی بەڵێ ئەمە بازار کردەوەنە تێکم شاباز لی تێک مەیە کاکە لی تێک مەیە هاوکاری دەباش باشە پێم بڵێ شتێکم پێ بڵێ تۆ لە بەردەم ماکی بەرنامەی گەنجانی لە کوردستان 24 باشە چی بۆ گەنجانە ئەڵێ کە کاتیان هەیە توانیان هەیە وزە و تاقەشیان هەیە بەڵام ئیش ناکەن کاتی خۆیان بە فیڕۆنێن ینی هەشتە و کاتی خۆی بۆ سەرفکە هایدی دەرەوە کاتی بۆ خۆی موبایل کاتی خۆی کافتریا کاتی خۆی قسەی خۆش کاتی خۆی پێم بڵێ چ شتێکی باشی تیا کارکردن ینی با لە زاری تۆی جۆم لەو شتە بێت چ شتێکی باشە ئەو گەنجانە یەک تەندروستێکی باشە بێ دوو لە ڕووی مادیەوە شتێکی باشە دەسەکەوێ محتاجی کەس نابی هەروە بێتەوە لە زۆر شتۆ باشە لە زۆر شت دوور دەخات گەنج و گیان مانوو نەبی باشی تۆ لە کاتەگرین لەش ساغ بە ڕۆژان چەند کاژمر کارەکەی ڕۆژانە عادەتەنە ساعت 9 نیۆدین هەتا تقریبا هەفت شەو باشە بژێوی ژیانت دابینەکە ئەو کارە خۆی ئەیبینیە باشە ینی کارێکیش بژێوی ژیانە دابین کابێ خۆشیش دوێ بزن ئەم کاری خۆم زۆر خۆش دوێ چەند ساڵم کاراکی 7 ساڵە لێرەمە 7 ساڵە ئەو خۆشەویستە لە چیەوە سەرچاوی گرتووە هەر بۆ خۆم عادەتم وایە ینی ئەو ئیشێک کە دەیکەم هەر ئیشەکوی ئیشەکە خۆم زۆر خۆش دەوێت پێشەوە ئیشی تەکسیم دەکرد هەر ئیشەکە خۆم زۆر خۆش دەویست ینی ئەو سفەتی خۆمەیە هەز زەک بە خۆم زۆر حەزم لە کاسبیە دوایویش ئیشەکەشم زۆر خۆش دەوێت مننی ئەو ئیشەیە کە دەیکەم زۆر بەجددی ناخوێنی نەخێر پێشتیژ نەو خوێندووە کاسی خوێندووە دوای ئەوە دەستی کردو بە کاسبی باشە ئێمە پرسیارمان لە چەند گەنجێکی تریش کرد و ئەوانیش بە هەمان شێوە ئاڵێن کە خۆشەویستیان هەیە بۆ کارەکانیان گەنجانی ئێمە بەپێ ئەو خۆشەویستی کە هەیەە بۆ کارەکانیان تا چەند نەتوانین بڵێن دڵسۆزیشیان هەیە لەگەڵ یا بۆ خۆی هەموویە هەمووی وانە لە باشە یەک لە کۆتایەکشتم پێ بڵە ڕێنمای چی بۆ گەنجانی کە لە توانایانە هەیە کار بکەن و بەڵام کار ناکەن وڵاهی کارکردن هەرشی زۆر پیرۆز بشە پێم بڵێ ڕۆژانە چەند سەعات پێی بۆ کارکردن ساعت 8 تا ساعت 5 ئێوارە تا چەند خۆشەویستیت هەیە بۆ ئیشەکەت تا چەندەوە ئیشی خۆتت خۆشەوێ کە دێی بە دڵسۆزیەوە ئیشی لەسەرەکەی تێناگەی پڕ بەدڵ یاخوا هەمیشە هەر دڵخۆش و دڵگەشاوەبی بۆم باسکە چەند ساڵە بێم کارە ئەەکەی 15 ساڵم کارە ئەەکەی خۆ تەمەنە چەند خۆ تەمەنە چەند سالی و ئیشەکە ئەتوانین بڵێن ئەم کارە بژێوی ژیانی تۆ دابینەکە
بخۆزێن لە کار و کاسپیتەکەی باشە چەند ساڵە بێم کاراکەی ئەو ماگە وێژ ماگە بەزەمی براکەم ئێرە حەوت ماگە ئیشەکەی ئەین لەگە براکەم ماڵە پێشتر ئیشی ترە نەکردووە چی کرد ئیشی چیت کردووە وڵایشم زۆر کردو برا ئیشی پێڵاو یافرەتم کردووە بۆنم کردووە چەکەم کردووە دەک تۆز برادەران بێ مرتەباتم کردووە ئیشی زۆرم کردووە ئەی باشە ئەو ئیشانەی کە پێشتر کردوتە لەگەڵام ئیشی ئێستا تا چەند کارەکانی خۆتە خۆشویستوە زۆر بۆچی ئەو کارانە دەوە نەخۆشویستوە ئەنی ئیشەکە باشترە بۆ من چۆنیت؟ باشی زۆر سپاس کەمێک لە کات تەگرین؟ ئەوە سەرقاڵی چییە و چ کارێکەکە ئێستا؟ وڵای ئێستا دەنیجی پانتۆڕی کورتمان کردیتەوە ئێستا کەپسی دەکەین هەنی لەزگەی لە ناوان بدەن ئێستا دەژوترە قارسیەکەی وانێ؟ قارسەکرێت ئەی بە زۆری چی ئیشێکەکەی تۆ؟ وڵا لە پێشدا پێش ئێستا زلکی کوردی و شانم دەزبووی زلی کوردی بەڵام ئێستا خەرکەکە زیاتر هەمووی حازریە هەمووی بە حازری ئەس شوێ حازری دەکەن نەک زلی کوردی لەبەرەوە واز لە جلی کوردیەکە هێنا؟ ڕۆژانە چەند کاتژمێر کارەکەی؟ وڵا بەیانیان سەعات دە دێمە تا هەفتەی وار تا ئەو کاتانێکە خەرک لە بازار چەند ساڵە میشاکەی؟ نوێژە لە 2006 هاتوون هاو ئیشی خەیاتی وایە ئەی تا چەند خۆشەویستیت هەیە بۆ ئەم ئیشی خەیاتیە؟ وڵا زۆر بۆچی ئەوە نەخۆش دەوێت؟ دەستمەمان حەز دەکەم هەنی شەوانیش هەر بمینیمە تا درەنگەکە ئیشەوی ئەی بوو لە ماڵەوەش ئامێرێکی جلدورین دانانیت و هەر بەردەوام بی هەیتم بەس هەنی ئیشم پێ نییە زیاتر ئیشەکەم لە بازار لە بازارڕ کەسە فێری ئیشەکەی خۆت نەکردووە گەنجیتر؟ بەێ وڵا زۆر برادارم ئێستا لە خۆم باشترن یعنی بۆ ئێستا لە تۆ جیابوونەتەوە شوێنێکی تریانداناوە نافەستە دەکەن نەمازانی ناوچی بوو وەستا بڵێن وەستاکێ وەستا شبان چیڵی بوو گەنجانی کە خۆ دەزانی کاتیان هەیە و وزەشیانی و تاقەشیان هەیە بەڵام کار ناکەن وڵایە من وەکو شخصی خۆم ئێستا زۆر کەس بە میان گوتێگە فێرماکەیت زۆرم فێرکردنە زۆر برادرم هەر یەکەتی نەکەەوە هەرسا یەک دوو برادر هات نێرانە پرسیان پێکردن گوتیان حەز دەکەین فێرماکەیە گەرەوە منەوە بەسم ڕێنمایی ئەزانم دەستی خۆش بۆ بۆ فێرکاری مە بەسم ڕێنمایی بوو ڕێنمایی چی بوو گەنجانی کە توانای کارکردنیانی و کار ناکەن وڵایەتەوە ئەکەوێتەوە سەر خۆیان باشە تا چەند مهمە کە ئێمەی گەنجان ئیشێکەکەین لەگەڵ یا ئەو ئیشەمان خۆش بوێت وڵا زۆر مهمە ئێستام وەکو شخصی خۆم وەکو خەیاتی لە زۆر جار ئیشی خۆم گۆڕیە بەس هەر بۆ ماوەچ کورد هەردوو مانگ سێ مانگە گەڕایمەوە سەر گەڕایتەوە بۆ بژێنی باشە بۆ خۆت الحەمدولله ئینسان بەخۆی دەبی بەقەنەعەت ئەرێ وڵا قەنەعەت پێ هەبی ئێ زۆر باشە بە زیاتر لەوەش لە کاتت نەگرین زۆر سپاس دەست خۆش بێ زۆر سپاس پێم بڵێ چەند ساڵم کاراکەی؟ لە 2002 دوکانمە لێرەیە لە 2002 ئەی تۆ لە کێکەوە دەست پێ کردووە من بەخۆی دوکانی برایەکەم ئەو خۆ لێرە نیە تقریبا نما ئەو ساڵێک کاتمە لێرە ساڵێکە ئەی ڕۆژانە چەند کاتژمێر لێرەی؟ سەعات نوێ بەیانی تاکو و بەخت بۆ بژێوی چۆنە؟ زۆر چاکە باشە وتت کاری خۆت جیاوازە لەوەی کە بۆ کەسێکی تر ئیش بکەیت جیاوازەکەی لە چی ئایا کار هەر کار جیاوازەکە لەوێ سەر بەخۆی و مرتاحی شەکەی و بۆ خۆت هەوڵ دەدەی زیاتر بەسەکە بۆ خەڵکەکە بیتن ئەمرت لەسەرەکەن پارەکەی کەمترە تۆ خوێندنوشتە تاو نەکردووە؟ وازێنە دەستێکە بە کاسبی لە کاتێ دەست کرد بە کاسب باش ئەی ڕێنمایی چی بوو گەنجانی کە لەوانەیە کاتیان هەبێ وزیان هەبێت تاقییان هەبێ بەڵام کار نەکەن یان کارکردنیان پێشەرم بێ جاواگەرەوە سەر خۆیانەوە ئەبێ هەوڵدا ئەزانم مەبەستم وایە تۆ شتێکی باشم پێ بڵێ بۆی کە تۆمەحێت دروستکەین لەلایەن لانیکە وانە بۆی ئەوانیش پێ بخەنە ناو بازاڕێک وەڵا ئەوانیش دەبێ بێنە دەرەوە نابێ هەر لە ژوورۆ بنە لە ماڵە بنەوەش دەبێ بێنە دەرەوە توانە خۆیان پێشکەشکەن ئەڵە نیسان ئەوە منیش مناڵ بم لە بازاڕیشم ئەڵە نیسانی کاسب دایما گیرفانی گەرمم وایە ئەڵم باشترە لەوەی کە چاوەڕێ بکەین مانگێک و اینجا ماش وەری وەڵاوە باشتە بەس داواکردنەوە گەنجانە ژانێک کە لە ماڵەوەنا بێنە دەرەوە توانەکان خۆ نیشاندەن ئەتو یعنی پارێکی کەمت هەیە نیتت وەریش گەورە بازار چەند لەبەرکی بوو بڕۆشتی پێ بنە شەتێ بێنە بڕۆ سەرجادە داینی
یعنی شتێ بە شتێگەرەکەی ئەی باشە لەگەڵ کارکردنەکە تا چەند مهمە کە ئەم گەنجانە ئێمەی گەنج ئیشەکەشمان خۆش بێ لەگەڵیان وە تۆ بەدڵ ئیشەکەت بکەیت زیاتر تو زیاترێ بێت زیاتر بۆ خۆت ئیشەکەت باشترێ بێت هەوڵی زیاترێ هەوڵ زیاترە دێ بەس ئەگەر بە ئیمالی بکەیت بە تەمەڵی بکەیت بە دەردلاکم گوت ناگەیت جێکی دەستە خۆش بێ زۆر باشە باس لەوەکە کە تۆ لێرەش ئیشەکەی تو لەو بەرج ئیشەکەی بەس دەبارەی ئەم بەرەوە ئەوەی برامەوە بە خۆیەوە یەمنە بەس تۆ خەریکی ئیشکردن بووی یعنی بە شارەزایەکە هەبێت بۆنێکم دروستە کرد بۆنە دروستە کرد زیاتر لەسەر گەنجان ماحەزە لە چ بۆنێکە بەخوای گەنجان و ئافدەنجانە زیاتر ئازان لە بۆنی سووکە ئێستا بەتەمەند زیاتر ئازان لە بۆنی قورسە ڕاستەکە شاباز من باپیرمە ڕەحمەت بێ بۆنی زۆر قورسی بەکارێنە پەیوەندی نیە بە زستان و هاوینەوە با هەیە ئێستا بۆنمان هەیە هاوێنان هیچ ناڕۆن تا زستان دێتن زستان دێ بۆنەکە دەڕەوە بۆنی شەیە زستانە ناڕۆ بۆ فرۆشی باشە ڕۆژانە باشە زۆر تۆ خۆت تا چەندێک بۆنی خۆشوانە بەکارێنی بەخۆیگە کارەکەی خۆتە وەڵا بۆنی سوور زیاتر بەکاردێنێ مامۆستاجان خۆشحاڵین کە لەگەڵ جەنابتا لە بەرنامەی گەنجانەیە گفتوگۆکەین دیارە بەرنامەی ئەم جارەمان بەرنامەی جاری گەنجانەمان لەگەڵ هاوکارم دیمەن و پێمان باش بوو کە سەردانی ئەو گەنجانە بکەین کە کارێکی بچووشیان هەیە هەڵبە سەردانی بازارمان کرد سەردانی دوکان و بەشەی لۆشۆنی گشتیانەمان کرد کە گەنجان کاری تیاکەن بەشێکیان لە گەنجەکان کارەکان خۆشەویست بەڵام ئێستا ئێمە ئەمانوێت ئاماژمان شتێکە ئەوەیە کە ئەم گەنجانە بەڕێنمونی ئێوەمانان کەسانی پسپۆر لە بواری بازرگانی و بزنسە چۆن بتوان پەرە بە کارەکەیان بن و کارەکە گەورەکەن پێم خۆشە سەرەتا پێم بڵێ چۆن کارێکی بچووک پەری پێدرێ ئەوە ئەبێ بە کارێکی گەورە پەرەپێدان بە کاری بچووک مەسەڵەن ئێمە لە کۆمەڵگای مرۆڤایەتی دەژین دەکرێت تەقلیدی ئەو کەسانە بکەین کە لە پێش خۆمانەوە ئەوشانیان کردووە بە تایبەتی بەرچاوڕوونی بێ بۆ هەموو گەنجان ئەوانەی تازە دەستە ناوکار و بزنس و پرۆژەی سەر بە خۆیان ئەوە لە بیر نەکەن هیچ مەشروعێکی گەورە نییە لە دنیا یەکەم جار لە شتێکی بچووکۆ دەستی پێ نەکردبێ بۆ نمونە KFC چیرۆکەکەی پێم خۆشە هەموو گەنجێکی وڵاتە بخوێنێتەوە کابرایەک لە تەمەنێکی زۆر گەورەدا توانی سەرکەوێ و بیکا بۆ بڕاندە عالەمیە چۆن ئەو سەحابی KFC بە منداڵی دایکی دەمرێ ناچار ئەرکی بەخێوکردن و خواردن حازرکردن دەکەوێتە ئەستۆی ئەو خواردنیان بۆ حازر دەکا چیرۆکەکە ئاوایە دوایە کە گەورە دەبێت چەندی مەحاولەکە فەشل لێنێ هەر مەحاولەکە لە ئەخیریدا هەر سەرکەوتو دەبێت KFC دەبێتە ئەو KFC لە هەموو عالەم ناسراوە ستیڤن جۆبس کە دەستی کرد بە ئیشی ئەپڵ لەگە برادەرەکانی لە گەراجی ماڵەکانەوە دەستی پێکرد هۆندای کە مارکەیەکی عالەمیە ئێستا یابانیە هەموو خەڵک دەیناسێ لە ماتۆر سکیلەوە دەستی پێکردنی لە دروستکردنی ماتۆر ئەمان دەست توێتە لە پاسکیلەوە دەستی پێکرد ئەدیداس و نایک یعنی ئەو دوو بڕاندە عالەمیە گەورەی پێڵاون دوو بران بەیەکەوە دەستیان پێکرد پینەچی بوون دوکانێکی پینەچیاتیان هەبوو دواتر تەتویریان پێکرد ئەدیداس بوو بەو مارکە برایەکیان کردی بە ئەدیداس برایەکیان کردی بە نایک ئەتۆ دەزانی ئەو ساڵ فرۆشی ئەدیداس 37 ملیار دلار بووە ئەو شەریکاتی گەورە لە کەسێک بۆ دەستی پێکردووە لە کەسێک دەستی پێکردو ئێستا تۆ باسی کۆمەڵێک مارکەی جیهانیت کرد کە بە هەوڵدان و کۆڵنەدان گەشتونەتە ئەو مارکە گەورانە و کە ئێستا لە هەموو جیهانان ناسرێن پێت وایە کە گەنجەکانی ئێمەش ئەو توانایان هەبێ ئەوەنە کۆڵنە دەربن ئەوەنە هەوڵ بن بۆی کە بتوانن کارەکانیان گەورە بکەن بۆ معلوماتت گەنجی ئێمە هیچی کەمتر نیە لە گەنجی عالەمی ئەو گەنجەی کە لە ئەمریکا ماستی بردە ناو کللتوری ئەمریکا کوردە و خەڵکی باکووری کوردستانە ئێستا یەکێکە لە ملیار دێرەکانی ئەمریکا ئەوانەی ئێمە شەروە بەڵام ئێمە نابێ ئەومان لەبیر بچێ بۆ دامی مەشارێعی سەغیرە دەبێ حکوومەت پلانێکی تۆکمەی هەبێ چونکەکەم ئێمە دەیە بابزای هیچ وڵاتێکی پێشکەوتو نییە بەلانی کەمەوە لە 35 JDP-ەکەی ناتیش محلی غێر سافیەکەی مەشروعی گچکە نەبێ
یان دەبێت حکوومەتیش دەرک بەوە بکە چونکە ئەگەر حکوومەت پەرە بە مەشارعی گچکەنەدا بە پرۆژەی گچکەنەدا ئەرکی زۆر قورس دەبێت دەبێت هەموو گەنجانەدا مەزرێنێ جێگایان بکاتەوە وا بکە یان ئەو هەموو کەرتە تایبەتە نییە مەسەڵەن کۆمپانیای گەورە بێت جێ ئەو هەموو گەنجانەی تێدا بێتەوە تۆ دەزانی ساڵانە بە هەزاران خەڵک گەنجی باشی خاوەن پسپۆڕی لە وڵاتی ئێمە لە زانکۆکان تەخەڕوج دەکات و بە ئیشیش دەسوڕێتەوە ئەوەی لەسەر حکوومەتە پێویستە پشتگیری لە چێ بکە پشتگیری لە گەنجام بکە ساڵی 2010 ساڵی 2010 وەکالەی فیدرالی لە ئەمریکا 190 داهاتە 190 قەرزەکانی تەخسیس کرد بە مەشروعی گچکە 219,000 مەشروعی گچکەی دروست کرد بە پێی تەقریرەکەی خۆیان دەڵێ پاش ساڵێک ئێمە متابعەمان کرد لە 101.5 مەشروعەکان فەشەلی هێناوە یعنی لە 198.5 سەرکەوتوو بووە کەواتە لە کۆتاییە پێمان بڵێ مامۆستاجیان باسی ئەو گەنجە پیشەگەرانەمان کە کارێکانێت چۆن بەرفراوانی کرد بە دەرفەت ێزانمە و کەسێکی بازمون لە بواری ئابووری بزنسە هەڵبە شارەزایت هەیە ڕێنمایی چی بۆ گەنجانی کە کار ناکەن یان ئەڵەن کار نییە و کارێک نادۆزنەوەڵێ سێ پرسیار لە ناوێک پرسیاردا ئەوەی جەنابەت پرسیاری یەکەمیان چۆن مەسەلەن تەطویر بە ئیشەکەی خۆیان بکەن متخصصمان هەیە لە مەجالی اقتصاد مەکتەبیان هەیە پێ دەکرێت مەکتەب دراسات جەدوە الاقتصادیە پێم باشە گەنجێک کە دەوێت تەطویر بکە بچێ لەگەڵ کەسێک مامۆستایەکی زانکۆکە ئیجازەی هەیە ئەو شوێنەی داناوە لی بپرسێت چونکە مامۆستای زانکۆیەکە هەموو لایەنەکانی بۆ لێک دەداتەوە ئەگەر کەسێک بیرە دوکانێک دابنێ لە کووران یان لە مفتی لەکوێ دابنێ باشترە دێ بۆی دیراسی بۆ دەکە منطقەکە قوی شرائی خەڵکەکە یعنی زیکڕین چەند دەتوانێت پێ بکڕێن دوایی عەدەدی سوکانی قەرەباڵغی ئەو شوێنە چەند تەسیری ئەوجا ئەو شتێک کە دەیفرۆشی نرخەکەی بۆ خەڵکی ئاسایش دەبێت ئەم بۆ خەڵکێک دەبێت کە دەخلی هەڵبەرزە هەتا دوایی هەموو شتەکانی بۆ لێک دەداتەوە دوایە دێ متابعی دەکات ئەو بۆ نمونە یەکێک دوکانی فڕندا دەنێت دێ متابعی منطقەکە دەکات بزانین چەند فڕن هەیە لەو منطقە ئەگەر زۆر فڕن هەبێت دەبێتەوە فڕنێکی وای بۆ دابنی میزەیەکی هەبێت نانەکەت فەرقی هەبێت لەگەڵ نانی خەڵک ئەگەر نەیتوانی ئەو شتە بکان لەوێت دەڵێ لەخۆی دەکاتەوە دەڵێ لەوێ ئەو شتە دامەنێ یا مارکێتێکی بچووک دادەنێ ئەگەر بزان چوارلەورەکەی مارکێتی گەورەیە چونکە مارکێتی گەورە فرۆشی زۆرە دەتوانێت قازانج کەم کاتەوە بە ئاسانی دوکانە بچووکەکان هەڵدەنووشێت باش ئیدی ئەو شتانەوە ئەتۆ پێویستە ئەو گەنجانە پرس بە خەڵکی متەخەسیسکە باش نقطەی دووەم بۆ مەسەلەی ئەتۆ هەر کەسێک کاری خۆی هەبێت خاوەنی عەلی بابا کە ئێستا مەسەلەن وێبسایتێکی زۆر گەورەیە منافەسەی سایتی ئەمازۆنەکە بەڵێ منافەسەی ئەو سایتی ئیبەی دەکا زۆر سایتی دیکە عالەمی دەکە دەڵێ موچە لە هەژاربوون دەتپارێزێ بەڵام ڕێگرە لە بەروەی دەوڵەمەند بێ چکە بەڕاستیش وە موچەکەت هەرچەند بێ $1000 2 3 4 5 بزە تۆ جاری وایە کە ئیش دەکەی مانگێک هەیە $10,000 پێدا دەکەی مانگێک هەیە هیچ پەیدا ناکەی ئیدی ئەو تەوازونە دەیە بۆ خۆت ڕایگری هەتا دەگاتە سەر بەڵام من نەمبیستوە هیچ کەس بە موچە دەوڵەمەند بوو بێ ئەگەر گەندەڵی نەکردێت دەستخۆش زۆر سپاس بۆ کاتێکە بە ئێمەداوا بە هیوام گەنجەکانمان گرگری ڕێنماییەکانت بن و بتوانن بەکاری بێنن